خۆشەویستان بەردەوامین لە دومین دیداری یەکێتیەوە گفتوگۆکەین درێژە بە گفتوگۆکانمانە دەین میوانێکی بەڕێز لە لامانە زۆر بەڕێز دکتۆر ئامانز ڕەحیم ئەندامی دومین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو کاکە. سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵم. زۆر سپاس خۆشحاڵی نێمەش. دکتۆر با سەرەتا لە دیدارەکەەوە دەست پێ بکەین. بەڵێ. کۆبوونەوەی ئەمە موکادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسی باڵا لە ئاسی سەرکردایەتی بەرپرسانی باڵای حیزبەکە و کادرانی خوارەوە هەموو پێکەوەیەک دەبینن گفتوگۆ دەکەن. گرنگی ئەمە لە چیدایە؟ بەڵێ وەکو بەڕێستان ئاگادارن کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە کۆنگرەی پێنجەمی بەستێکێک لە پەسەندکراوەکانی ئەم کۆنگرێ بەڕاستی هێنانەکایی شێوازێکی نوێ بوو لە نوێبوونەوە کە ئەویش مەسەلی سازدانی دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. خۆتە زانی لە کاری حیزبایەتی بە شێوەیەکی گشتی کۆنگرە هەیە، پلینیۆم هەیە. مەسەلەی دیداری گشتی بەڕاستی پێم وایە کە دیداری یەکێتی وەکو بڵێ دەستپێشخەریەکی نوێکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و بۆ یەکەم جاریش لە ناو پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆنگرەی پێنجەم بەسەند کرا ئەم شێوازە لە هەڵسەنگاندن و لە بەخۆداچوونەوە بەسەند کرا. بۆیە ئەمە دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆشت باست کرد ئەو قەرەباڵغەی کە ئەمڕۆ ئێمە هەم لە وڵەکە بینیمان ئێستشکە لە ژوورەکان و لیژنەکانی کە دیدارەکەی بەسەرادا بەش بووە و کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەموو ئاستەکان چ لەسەر ئاستی بەرزترین دەسەڵاتی تەنفیزی ناو حیزبەکە کە مەکتەبی سیاسی و سەرۆک و دواتریش ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی بەژەوەندی باڵاکانی یەکێتی نیشتیمانی لە هەموو مستەواکان و کادرەکانی خوارەوەی ئۆرگانەکانی خواریشەوە ئەمڕۆ هەمویان لە ناو لیژنەکاندا بەش بوون و من خۆم پێشەوەی بێمە ئەم چاوپێکەوت لەگەڵ بەڕێزت لەم ژوورەی تەریشتمان بووین کە ئەویش لیژنەی حکوومەت پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و زیاتر دامەزراوە دەستورەکانی هەرێمی کوردستانە. بەڕاستی من خۆم کە لەوێ هەم وتارێکم هەبوو لەسەر استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حکومڕانی بەتایبەتی لە کابینەی چاوەڕۆنکراوی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک زانیاری خرایە ڕوو لە هەمان کاتیشا بەڕاستی جۆم لە زۆر لە پێشنیار و سەرنج و تێبینی بوو کە پێم وایە بۆ ئێمەی نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو دامەزراوە دەستورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئەم سەرنج و تێبینیانە بۆ ئێمە جێی بایەخە و دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان پراکتیزەی بکەین و بەرجەستە بکەین لە کاری ڕۆژانەمە. زۆر باشە. کەواتە دکتۆربان نێنی نەبێ لە بینەرانیش زانیاریانی بۆ وانە خستە ڕوو بۆ بینێرانیشی باز بکەین لە سەروبەندی پێگەێنانی کابینی دێمی حکوومەتی هەرێمی کوردستانین تۆ لە وەفدە باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان دای کە لەسەر پێگەێنانی کابینەکە کۆ دەبنەوە هەندێک زانیاریمان پێ بڵێ بەکوێ گەشتونەتە قۆناغی پۆستەکان یان باستان لە چی کردووە؟ وڵا ئەوەی ڕاستی بێ لە ماوەی پێشوەم پرسیارە زۆر کراوە هەم لەو بەڕێزانەی کە لە ناو شاندی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانن و وەڵامەکە شەر ئەوە بوو کە تا ئێستا دیدگای هاوبەشی هەردوو لایەن ڕێککەوتون هیچ زانیارێکتان نەوتۆ پێش دەڵێ ئەندامەکان ڕێککەوتون کەی زانیارێک نەڵێن. بەڵێ زانیارەکان ئەوەی کە بەڕاستی تەواو بووە کە ئیتر ناچینەوە سەری و جارێکی تر گفتوگوی لەسەر ناکرێت و کەوتوتە قۆناغی ئەوەی کە ئیتر پسەندکردنی کۆتایی بۆ بکرێت لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و دواتریش لەلایەن سەرۆکی باڵای هەردوو پارتەکەەوە ئیمزا بکرێت. ئەویش ئەو دیدگا هاوبەشەیە کە بۆ حکومڕانی و بۆ فەرمانڕەوایی بۆ بەڕێوەبردن بۆ قۆناغی داهاتوو لە نێوان هەردوو لایەنی سەرەکی براوەی لە پەرلەمانی کوردستان ئیمزا کراوە کە پێم وایە ئەم دەستپێشخەریە لە نێوان هەردوو لایەن وەکو بڵێ شێوازێکی تازەی گفتوگۆکردن بوو لەسەر پێگەنانی کابینەی حکوومەت. من بۆ پێی کە ئەندامی ئەو لیژنەی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکەنانی کابینەکە بەڕاستی کە بەم ئەرکەس پێردرام و هەم بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک باڤڵ و بەڕێز کاک قوباد و مەکتەبی سیاسی ئەو متمانەیان بە بەندەدا کە ئەندامی ئەو شان دەبن بەڕاستی هەستان بە کۆکردنەوەی هەموو ئەو دۆکۆمنتانەی کە کابینەکانی پێشووی پێکێنراوە هەر لە بیدایەتی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەتوانم بڵێم ئەم شێوازەی ئێستا کە پێش ئەوەی قسە بکرێت لەسەر دابشکردنی پلە و پۆست و سەرۆکایەتیەکان و وەزارەتەکان و فەرمانگە و دەستەکان قسە بکەین لەسەر ئەوەی ئێمە بە چ شێوازێک حکومڕانیشی ڕەشید بکەین
و هەموو ئەو گلەی و گازندەی چ یەکێتی لە پارتی هەبوو یاخود پارتی لە یەکێتی هەبووە هەوڵ بدرێت لە چوارچێوەی دۆکومنتێکی ڕسمی کە هەموو تەوەرەکان هەموو ئاستەکان لەخۆ بگرێ کۆ بکرێتەوانێ بۆیە ئەتوانم بڵێم جیاوازی سەرەکی پێکەنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە کابینەکانی تر هێنانەکایایی ئەم شێوازە بوو کە بایەخدان بوو بە داڕشتنی استراتیژێک بۆ فەرمانڕەوایی بۆ حکومڕانیی ڕەشید لە پێشەوەی تۆ قسە بکەی لەسەر دابشکردنی پۆستەکان چونکە تۆ ئەگو حیزبێکی سیاسی چەند پۆستی شت بەربکەوێ ئەگەر بێت و استراتیژێکە دەبەردەست دەبێ ئەو ئامانجانەی کە لە پەیڕە و پرۆگرامی بەسەنکراوی کۆنگرە یاخود ئەم دیدارە کە کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نوێنەرەکانە لە حکوومەت پەسەندی دەکەن تۆ ناتوانانی ئەو ئامانجەی کە هەتا کە تایتڵە ڕئیسەکەی بریتیە لە حکوومەتێکی خزمەتگوزار بۆ خەڵک بیپێشی بۆیە ئەتوانم بڵێم کە بگەڕێمەوە سەر پرسیارەکە ئەوەیە کە دیدگای هاوبەشی هەردوو لایەن بۆ حکومڕانی بۆ فەرمانڕەوایی بۆ قۆناغی داهاتوو کۆتایی هاتووە کە خۆی دەبینێتەوە لە 11 تەوەری سەرەکی کە هەموو تەوەرەکانی پەیوەندیداری بە پەیوەندیەکان سیاسی بودجە داهات خەرجیەکان شەراکەت حکومە گشتیەکان گەنج ژنان یعنی هەموو ئەو خاڵانەی لە خۆ گرتووە و ئەتوانم بڵێم کە ئەمە ئەبێتە فاوندیشن و وەکو بەڕێز کاک بابڵیش لە وتارەکەی سەر لە بەیانی ئاماژەی پێدا کە هەر کات و هەر پرۆژێک فاوندیشن و ئەساسەکەی پتە بێت پێم وایە کە ئەو پرۆژەیە سەرکەوتووە بێت. بەڵام لەسەر مەسلەی پۆستەکان و دابشکردنی پۆستەکان ئەوەی ڕاستی بێ تا ئەم لەحظەی من و جەنابەت قسە دەکەین هیچ ڕێکوتنیشی کۆنکرێتی نەکراوە لەسەر دابشکردنی بەڵام لەناو ئەو دیدگای هاوبەشە چەند بنەما و پرینسیپێک دانراوە بۆ چۆنێتی دابشکردنی ئەم پۆست و بەڵە پۆستە باڵایانە لە نێوان سەرۆکایەتیە گەیە ینی یەکێتی دەیەوێت کەم سەرۆکایەتیان بەدەست بێنێ داوای کامیان دەکا داواکردنە ینی بەپێ ڕێکەوتنەکان کام سەرۆکایەتیە وەردەگرێت بەڵێ خۆی ئەگەر پەیکەری حکوومەت بکەی بە وەکو بڵی تەسنیفیکەیت و پۆڵێنیکەی تۆ دێی لەسەر ئەساسی دامەزراوە دەستوریەکان بەڵێ یەکەم جار ئێمە دامەزراوەی دەسەڵاتی جێبەجێکردنمانەیە کە لە نیزامی ئێمە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتە بڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە دوای دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانامانەیە کە خۆی دەبینێتەوە لە پەرلەمان تەبان پەرلەمانیش خۆی بەتەنها نییە چەندین دامەزراوەی دەستوریمان هەیە کە جوزئێکە لە پێکاتی پەرلەمان مەسەلەن دەستەی دەستپاچی دیوانی چاودێری دارایی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ئەمانە هەموو لە زمانی پێکهاتە و ڕاستەخۆ بەسراونەتەوە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە دواتر سێم بەش بریتیە لە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری کە پێکاتووە لە دادگاکان واروەها ئێمە دەسەڵاتە دادیەکانیشمانەیە مەسەلەکە هەر دادوەری نییە هەم قەضایی و هەم عەدلیشمانەیە بۆیە گروپی یەکەمی وەکو بڵین دانوستانی هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم پۆڵێنی یەکەم بووە مەسلەی سەرۆک و جێگیری ئەم دامەزراوانەی کە بۆ بەڕێستانم باس کرد پۆڵێنی دووەم ئەو وەزارەتانەیە کە پیان ئەوترێت تا حدێک وەکو بڵین وەزارەتە گرنگەکان یاخود وەزارەتە سیادیەکان کە ئەویش خۆی دەبینێتەوە لە 4-5 وەزارەت کە لە پێش هەمویان وەزارەتی ناوخۆیە وەزارەتی داراییە وەزارەتی سامانە سروشتەکانە دواتریش وەزارەتی کاروباری پێشمەرگەیە طبعاً چەند مؤسسەیەکیش هەیە کە هەر لە چوارچەوەی ئەم دامەزراوە سیادیانە کە خۆی بینێتەوە لە مەسلەی ئاسایش و هێزی چەکدار لەگەڵ مەسلەی دارایی و ئابووری بەڕاستی ئەگەر وەزارەتە سیادیەکان دابشکەین لەسەر ئەم دوو گروپە ڕئیسی دوای ئەوە گروپێکی ترمان هەیە کە بریتێ لە وەزارەتەکانی بڵین ئابووری کە بازرگانی و پێشەسازی و ئابووری و پلاندانان و ئەوانە دواتر ئاخر بەش کە بریتێ لە وەزارەتە خزمەتگوزاریەکان ئێستا لە کۆبوونەوەکەی ئەخیرمان کە هەردوو لە مناقەشە کراو کاتێک کە دیدگا هاوبەشەکە کۆتایی هاتینە سەر ئەوەی کە ئێمە بە چ شێوازێک بڕیار بدەین لەسەر دابشکردنی ئەم پۆستانە خۆ دەزانی لە سەر ئاستی دنیا بۆ دابشکردنی استحقاقێت و شایستەبوونی لایەنێکی سیاسی چەند ڕێگا و شێوازێکە یەکیان ئەوەیە کە تۆ لەسەر ئەساسی کورسی ناو پەرلەمان یاخود ژمارەی دەنگ و پێدانی وەزنە بە پۆستەکان بۆ نمونە مەسەلەن سەرۆک وەزیران سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان جێگرەکانیان هەرێکێک لەمانە تۆ خاڵبەندی بۆ دەکەی دوای ئەوەی بۆ تەسنیفێکە بۆم باسکردی دێتە خوارەوە هەر لایەنێکی سیاسی مەسەلەن کە پۆستێکی بوێ بەپێی ئەوە بەپێی ژمارەی کورسیەکانی و خاڵبەندیەکەی ئەوەندە خاڵی لێکەمەکرێت بە ژمارەی کورسیەکانی بەشداریەکە هەڵبەشە بێ لە حکوومەتدا ڕێگەی دووەمیان ئەوەیە کە تۆ دوو ستونی سەرەکی دانەی ستونێک کە لەگەڵ سەرۆک وەزیرانە ستونێک کە لەگەڵ جێگری سەرۆک وەزیرانە بۆ من بۆ نمونە لە چوارچێوەی دەسەڵاتی تەنفیزی یاخود لە پەرلەمان بە هەمان شێوە تۆ بەم شێوەیە دابشەکەی بەڕاستی لە
دانیشتنی ئەخیر ئەم شێوازانە بە جۆرێک لە جۆرەکان گفتوگۆی لەسەر کرا بەڵام ئەگەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە بڵم ئایا وەکو بڵێ ئیتیفاقەتێکی یاخود ڕێکەوتن نامەی کۆتایی کراوە لەسەر دابشکردنی پۆستەکان نەخێر وا بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوو دیسانەوە جەولەیەکی تری دانوستان لە نێوان هەردوو لایەنی براوەی سەرێکی پەرلەمانی کوردستان دەست پێ بکرێتەوەوانێ بۆی کە ئەم جارە ورتر قسە بکرێت تەمان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکید لە ناوخۆی خۆمان چەند پرۆپۆزەڵێکمان ئامادە کردووە بەڵام تایتڵی سەرێکی ئامادەکردنی ئەم پرۆپۆزەڵانە ئەوەیە کە یەکەم ئەو ڕاستپاردانەی کە لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە بوونەتە وەکو بڵێ چوارچێوەی کاری وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەستنیشانکردنی ئەو وەزارەت و سەکتەرانەی کە جێی بایەخ و ئیحتیمامی یەکێتی نیشتیمانی. دکتۆر ئەو دروشمانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بانگەشەکەی خۆیدا بە خەڵکی دەوت بە دەنگدەرانی خۆی دەوت لە کارنامەی کابینەکەدا جێگە دەکرێتەوە هەوڵتانداوە جێگەی بکەنەوە دەنگەکە زۆر ئەو دروشمانی کە لە بانگەشەی هەڵبژاردنە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنگدەرانی خۆی دەوت بەڵێ لە کارنامەی کابینەکەدا جێگەی دەکرێتەوە. من پێم وایە ئەم شێوازەنوویی دانوستانی نێوان یەکێتی و پارتی بۆ دروستکردنی کابینە کە قسە بکرێت لەسەر داڕشتنی استراتیجێتیشی نوێ بۆ حکومڕانی نێوان هەردوو حیزب بۆ خۆی ئەمەیەشێکە لەو شعاراتانەی کە لە کەمپینی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئاشکرا قسە لەسەرەوە دەکرا کە پۆست و وەزیفە گرنگ نییە بە قەدەری ئەوەی ئایا تا چەند بەرنامەی کاری ئەم کابینەیە و استراتیژێتی شەراکەتی هەردوو لە کار بۆ دەکرێت کە ببێتە حکوومەتێکی خزمەت گوزار و حکوومەتێک کە ڕنگدانەوەی شەراکەتی حەقیقی بینی ئەم دوو لایەنە بێ نەک لایەنێک بەشداری بکە لە حکوومەتی لایەنێکی ترا بۆیە پێم وایە ئەتوانین بڵێن هەر ئەم شێوازە نوێی دانوستان لە نێوان یەکێتی و پارتی بۆ خۆی یەکێک بوو لە تایتڵەکانی یاخود بڵێن بانگەشە دیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی کوردستان. باشە دکتۆر لە نێو میدیاکاندا دەڵێن بەڕێز مەسروور بارزانی ئەم جارە سەردانی سلێمانی دەکا بۆ جۆرێک لە گفتوگۆکان لەبارەی کابینەی دێمی حکوومەت تێرێمەوە زانیاریە وایە یان وانە؟ واللهی زۆر ئەو زانیاریە لای من لەوانەیە ئەو سەرچاوایە نەبم کە بتوانم ڕاستی و دروستی ئەم زانیاریە بەڵام ئەوی کە من بزانم ئێمە لە دوا کۆبوونەوە بڕیارماندا کە دانیشتنیکی تر لە سەرەتای هەفتەی داهاتوو بکرێت لە نێوان وەفدی دانوستانکاری هەردوولا واللهی وەبزانم شوێنەکەی هێشتا دیار نییە پێم وایە هەر جارەی لە شوێنێک کۆبنەوە کە ئەنجام بدرێت تەسەوڕەکەم ئەم جارە لە شاری هەولێر ئەنجام بدرێت یان هەر شوێنێک بێت کە پێم وانیە شوێنەکە زۆر دکتۆر ئەکرێ بڵێ ئەم گفتوگویانەی ئێوە ئەنجامتانداوە بۆ پێگەێنانی کابینەی دێم ینی فراوانترە لە گفتوگویەک کە بۆ پێگەێنانی کابینەیە گەنجامی دەدەن ینی جۆرێک لە ڕێککەوتنی استراتیژی بێ بەڵام بە شێوازێکی تر لە نێوانی یەکێتی پارتیدا خۆی کاک ڕەنکۆک و باسم کرد بەڕاستی هەدەفی سەرێکی خۆی حکوومەت وەسیلەیە حیزب وەسیلەیە بەڵام ئامانجە سەرێکیەکە چییە؟ بەڕاستی ئەوەیە کە تۆ بەژەوەندی خەڵک لە بەرچاو بگری و حکوومەتێک دروستکە کە حکوومەتێکی خزمەت گوزار بێت یەکێک لەو خاڵانەی کە مناقەشەی زۆر جددی لەسەر کرا ئەوە من یەکەم جارە بۆ جەنابەت باسی دەکەم کە جێگەی بایەخی هەردوو حیزب بوو ئەوەیە کە ئەم کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی بەڕاستی کار بکەین بۆ ئەوەی کە بۆ یەکەم جار لە دوای ساڵی 2013 ببین بە خاوەنی یاسای بودجەی هەرێمی کوردستان کە ئەمە پێم وایە و ئەمە یەکێکە لەو تەوەرانەی کە ئیتیفاقی لەسەر کراوە کابینی دێم بەڵێ یاسای بودجە ئێمە لە خۆ دەزانی دوای یاسای بودجە لە هەرێمی کوردستان یاسای بودجەی ساڵی 2013 لە 2014ەوە ئێمە یاسای بودجەمان نەبوو تا ئێستا بۆیە ئەمە بودجە پەیوەندیدارە بە موچەش پەیوەندیدارە بە گوزەران و ژیانی خەڵک نەک تەنها خەڵکی موچەخۆر بەڵکو بازار و کاسبکاریش تا حەدێکی زۆر بژێ و ژیانی لەسەر پێدانی موچەی موچەخۆرە مەسەن ئەمە چاپتەرێکی گەورەیە لە ناو ئەم دیدگاها و بەشەی کە باسم کرد هەر ناونیشانەکەی بودجە داهات و خەرجەکانە بودجە جگە لەوەی کە وەسیلەیەکە بۆ ڕێخستنی دارایی گشتی لە هەرێمی کوردستان لە هەمان کاتی شاتوانین بڵێن دادپەروەری ژێهێنێتەکە خۆتەزانی لە ناو یاسای بودجە دەستنیشانەکرێ پارێزگای سلێمانی پارێزگای هەولێر پارێزگای هەڵەبجە پارێزگای دووهۆک هەرێکیان چەندیان بەرەکەوێ پێی ژمارەی دانیشتوانی خۆیان لە مەسلەی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە
بەڵام کە تو یاسای بودجەت نەبوو ئەو کاتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوانەیە جێگری سەرۆک وەزیران یا سەرۆک وەزیرانە کە بڕیارەدا لەسەرەوەی کە ئەم داهاتی لە بەردەستی حکوومەت هێرمی کوردستانە دابەش بکرێت. بەڵام ئەگەر تۆ سەیری یاسای بودجێ عێراق بکەیت بەڵێ ئەکید مەسەلەن ئەڵە سلێمانی ژماری دانیشتوانی ئەمەندەیە بۆ ئەم ساڵ ئەگەر ئێمە بودجێ وەبەرهێنانمان 4 تریلیۆن دینار بێ بە پێی ژماری دانیشتوانی خۆی ئەمەندە بۆ ساڵی دارایی 2026 بۆ نمونە ئەوەندە پارە بەر پرۆژەکانەکەوێت چکە زۆر جار ئێمە یەکێک لە گلەی و گازندەکانی ئەم زۆنە ئەوە بۆ کامیشە شعور بەوە کراوە کە داهات بە شێوەیەکی دادپەروەری و یەکسان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دابەش ناکرێت. بۆیە ئەمە مەسەلەن وەکو باسم کرد ئەمە دیسانەوە ئامانجەکە ئەوەیە کە تۆ ببیتە حکوومەتێکی خزمەت گوزار کە تۆ وعدت بە خەڵک داوە ئەگەر من دەنگم هێنا لە ناو پەرلەمانی کوردستان تۆ دەبیتە کابینەیەکی خزمەت گوزار بۆ پێشم وایە مەسلەی موچە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای ئەم کابینەیە و ئەگەر لە بیرێت بێ بە ڕێز قوبات تاڵەبانی وەکو جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی سەرۆکی لیژنەی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەگەڵ حکوومەتی فیدراڵی هەر لەو کاتەوە ئێمە کە کاقوبات سەرپەرشتیاری ئەم کۆمیتەیە بوو کە پێکاتە بوو لە هەموو فراکسیۆنە بەشدارەکانی ناو کابینەکە دەستپێکی سەر لە نوێ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بەغدا بۆ مەسلەی بودجە و موچە لە ڕێگەی ئەو کۆمیتەیەوە بوو و ببیرم دێ زیاتر لە 25-26 جار بە سەرپەرشتی کاقوبات ئێمە ئەو کات دەچوینە بەغدا بۆ ئەوە و تا حدێکی باشیش بەڕاستی ئێستا من ئەتوانم بڵم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی لە ڕووی موچەوە ئەتوانین بڵێن سەقامژیریەکی بینیوە ئەوە 3 مانگە لە کاتی خۆی موچە دێ دوێنێ لیستی موچەی مانگی 4 تەسلیمی وەزارەتی دارایی عێراقی فیدراڵ کرا ئەو لیستەیە کە هی مانگی یەکی ئەم ساڵە کە ڕێکوتنامەکە و لێکترگەیشتنەکە لەگەڵ وەزارەتی دارایی بەو شێوەیە کە ئێمە لیستی موچەی مانگی یەک هەم بە ژمارەی موچەخۆر هەم بە بڕی موچەکە بکەینە ئەساس بۆ هەموو مانگەکانی ساڵی 2025 هەر دوێنێ داهاتی ناوخۆش لە 150 ڕەوانەی وەزارەتی دارایی فیدراڵ کرا وەریشیان گرت دەزانی بەڵێ کە وەردەگیرێ مانای ئەوەیە کە تۆ قبولتە بۆیە من بۆ حکومەی کە هەم لە هەمان کاتە ئەندامی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانیش بووم بۆ مەسلەی بودجە و موچە ئەتوانم بڵێم تا کۆتایی ئەم ساڵ بە زۆرێک لە جۆرەکان وەکو بڵێ ئیتیفاقی و ڕێکەوتنامەیەکی سەقامگیر کراوە بەڵام ئێمە چاومان لەوەیە کە لە کۆتایی ئەم ساڵ کە خۆتەزانی بودجە لە سیوێکی 12 ساڵی 2025 کۆتایی دێچکە بۆ 3 ساڵ بوو ئێمە دەبێت لە مانگی نۆوە دەست بکەین بە مناقەشە لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە بودجەی ساڵی 2026 و 27 و 28 دابڕێژین کە پێم وایە ئێستا زەمینەیەکی لەبارتر هەیە هەم لە ڕووی ناردنی لیستی موچە ئێستا زۆر لیستەکانمان بەو شێوەیە کە حکوومەتی فیدراڵی داوایەکە لیستێکی پاک و خاوێن و بێکێشەمانەیە معایر و ڕێنمایانەشەکە لە سەرتاسەری عێراق جێبەجێکرێت دووهەم میزانی مراجعە کە پێی ئەڵەن تەرازوی پێداچوونەوە کە ڕنگدانەوەی هەموو خەرجی و داهاتەکانی ئەو مانگەی پێشووە زۆر بە شەفافانە دەچێتە وەزارەتی دارایی فیدراڵ لەگەڵ ئەوە مەسلەی خۆتەزانی جاران دووبارە هەبوو لە ناو لیستەکانی موچە مەسلەی ئێمە بایۆمەتری هێشتی نیشتیمانی کوردستان لە ڕێی نوێنەرەکەی خۆی بەڕێز کاقوبات بوو هەر لە کابینەکانی پێشەوە پرۆژەی بەڕاستی کاقوبات بوو کە ئێمە نەمانەزانی ژمارەی موچەخۆری ئەم وڵاتە چەندە نەمانزانی چەند کەس موچە لە ئێمە وەرەگرێت چەند وەرەگرن ئێستا سیستەمی بایۆمەتریمان هەیە و لەگەڵ ئەوەش بەڕاستی پەیڕۆڵیش لیستی موچەش بۆ بە ئەلکترۆنی کە ئەتوانین بڵێن هەر تەواوکەری پرۆژەی بایۆمەتریە و وردە وردە ئەتوانین بڵێن ئێستا قۆناغێکشمان دەست پێ کردو کە میزانی مراجعەش بکرێتە ئەلکترۆنی جاران لەبیرتە کە باسی لیستی موچە ئەکرا جاری وا بوو 20 ڕۆژی پێچوو ئێستا لە ماوەیەکی زۆر کورت کە لە 3-4 ڕۆژ تێپەڕ ناکە هەر بەڕێوەبەرێکی ژمێریاری لە وەزارەتەکەی خۆی یوزەرنەیم و پازۆردێکی پێچۆتە ناو سیستمی پەیڕۆڵە ئەلکترۆنیەکە ڕۆژانە ئەپدەیتی لیستی موچەی خۆی دەکات و ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم پێشکەوتنە لە ڕووی پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق بۆیە تەسەورەکەم لە سەروبەندی پێکەنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان و دەست بەکاربوونی وەزارەتی دارایی و ئابووری نوێ پێم وایە زەمینەیەکی باش ڕەخساوە بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندیەکانی خۆمان و کاک باوڵیش ئەمڕۆ تەکیدی کردەوە کەوتی شوێنی ڕاستەقینەی سیاست لە بەغدایە و پێشم وایە هەردوو لایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش ئێستا هاتوونەتەوە قەناعەتی کە ئێمە ئەبێ بە شێلگیرانە دیفاع بکەین لە ماف و شایستەکانی خۆمان لە بەغدا. زۆر باشە دکتۆر بە فرسەتی دەزانم دو پرسیاری خۆم کەم دەر لە موچە بودجە چونکەوە باسمان کرد لەبارەی بە پارێزگابوونی هەڵەبجەوەی هەندێک لایەن تانیان لەم بڕیارە داوە لە دادگای فیدرالی ینی داوایان تۆمار کردووە
بڕوا دوایە هیچ نەتیجەیەکی بێ و داوایانە؟ وەڵام من بەڕستە زانی کە بەڕاستی بەنسبت منەوە بە پارێزگا بوونی هەڵەبجە وەکو بڵێ پرۆژەیەکی زۆر جێی احتیمامی من بووە هەر لە بیدایە بەڵێ ئێستش لە ماوەیە پێشەوەی بێم بۆ ئێرش بەڕاستی لەگەڵ هەندێک لەو بەڕێزانەی کە هەم لە ئەنجومەنی نوێنەرانن هەم لە دادگای باڵای فیدراڵی قسەمان کردووە بەڕاستی بە پارێزگابوونی هەڵەبجە کاکرانکۆ ئەسڵن بەڕێی قانونی و دەستوری من ئەسڵن پێویستی بە پرۆژه یاساش نەبوو بچێتە پەرلەمان چونکە ئێمە مادەیەکمان هەیە لە ناو دەستوری عێراقە مادەی هەڵە نەبم 141 کە دەڵێت هەموو بڕیارەکانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوون پێش نافزبوونی دەستور بە بڕیارەکانی پەرلەمان بە بڕیارە ئیداریەکان بە بڕیارە قەزایەکان هەمویان نافذن بە مەرجێک معارض نەبن لەگەڵ ئەحکامی ئەم دەستورە و ئێمە ئەزانین لە ساڵی 1999 هەڵەبجە بە بڕیاری پەرلەمانی کوردستان بوو بە پارێزگا و ئەم بڕیارە بەپێی ئەم مادە دەستوریە خۆی بڕیارێکی نافیزە بۆیە ئەگەر دادگای باڵای فیدراڵی من بە تەوەقوعی خۆم پێم وابێ کە دادگای باڵای فیدراڵی بە جۆرێک لە جۆرەکان ڕەتی ئەم داوایە بکاتەوانێ بچکە پێم وانیە بچێتە ناو چوارچەوەی تایبەتمەندەکانی دادگای باڵای فیدراڵی و ئەگەر بچێتە ناو مۆزوعەکەش من پێم وایە ئەگەر بە دەستور کار بکات ئەو مادە دەستوریە زۆر وازەحە و قەرارەکەی پەرلەمانیش لە وەقایعی هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە و خۆشتە دەزانی هەموو کوتلەکانی پێکێنەری کابینەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی و بەڕێز سەرۆکوەزیران خودی سەرۆکوەزیرانیش محەممەد شیع سوودانی هەموو لەگەڵ بە پارێزگابوونی هەڵەبجە بوون چونکە پرۆژە یاساکە یەکەم جار لە ئەنجومەنی وەزیران تێپەڕ بوو چووە ئەنجومەنی نوێنەران و پێشم وایە مەسلەی ئەو بەڕێزانەی کە لە ناو ئەنجومەنی نوێنەران دژایەتی بە پارێزگابوونی هەڵەبجەکەن مەسلەکە ئەوەیە دەیانەوێ هەندێک شوێری تریشی پێوە ڕە بکەن مەسلەی تەلعەفەر و سالینەوە و شنگال و ئەوانە باسەکرێ بۆیە من پێم وایە ئەگەر دادگای باڵای فیدراڵی دەستوریانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە پێم وایە داواکە بە جۆرێک لە جۆرەکان ڕەت دەکرێتەوانێ و پێم وایە لە بەغداش هەڵەبجە نەبێتە پارێزگا هەڵەبجە لە 2015 لای ئێمە بۆتە پارێزگا ئەو کاتی کە پەرلەمانی کوردستان بە یاسا هەڵەبجێ کردە پارێزگا بۆیە ئەگەر لە بەغدا بڕیاری بە پارێزگا بوونی هەڵەبجەدرا پێم وایە ئەوە قەرارێکی کاشف بوو چکە خۆ دەزانی هەڵەبجە لە دوای ساڵی 2015 خاوەنی پارێزگاری بەڵێ ئێستا تقریبن هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت هەندێک دامەزراوەی سیادیش بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیان لە پارێزگای هەڵەبجە هەیە بەڵام ئەمەوێ دڵنیایی بدەمە خەڵکی هەڵەبجەی خۆشەویست کە ئێمە ومانان و نوێنەرەکانان تان لە فراکسیۆنە کوردستانەکان کە بەڕاستی ئەتوانم بڵێم کە ئەو بایکۆتکردنەی کۆبوونەوەکان زۆر جێگەی بایەخ بوو بەبێ ئەو یەکگرتووی فراکسیۆنەکان یاساکە لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕ نابوو هەمومان ئێستا متابعی ئەو کەیساکەین لە دادگای باڵای فیدراڵی و بەڵێنیان پێ ئەدەین کە پارێزەرێکی خۆبەخشی هەڵەبجە بین لەم قۆناغەش و ئیشەڵڵا هەڵەبجە هەر پارێزگایە و پارێزگایش دەمێنێتەوە. سپاس دەکەم دکتۆر گیان سپاس بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس نەسخۆش بێ خۆشەویستان تەواو بووینە گفتوگۆکەمان کاتێکی خۆش.